سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز. دۆخی شنگال دوای 3 ساڵ لە جنۆسایدکردنی چۆنە؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بەداخەوە دۆخی شنگال دوای ئەو تاوانە گەورەی دەرهەق بە کوردانی یەزیدی کرا لە ڕووی ئاوەدانکردنەوەوە. شنگال تا ئێستا وێرانەیەکی گەورەیە و دەستی ئاوەدانی وەکو پێویست پێ نەگەیوە و هەڵمەتەکانی ئاوەدانکردنەوەی شنگال وەکو پێویست نەبوون و کارێکی لەو جۆرە نەکراوە. سەرەڕای ئەوەی برینی قوڵی شنگالیەکان لە بردننی ژن و کچەکانیان هەتاکو ئێستا توانم بڵم بەشێکی زۆری لە دەستی داعش ماوە و چارەنووسیان دیار نییە. ئەمە جگە لەوەی کە کۆمەڵێکی زۆر لەو گۆڕە بە کۆمەڵانەی کە تاوانی کۆمەڵکوژیەکەی پێ ئەنجام دراوە تاکو ئێستا وەکو پێویست کاری لەسەر نەکراوە. لەسەر و هەمووشیانەوە لەباری دەرونی و شیاوبوونەوەیان بۆ ناو کۆمەڵگە ئەوانەی کە ڕزگار کراون پێویستیان بە هاوکاری و دەستی هاوکاری ناوخۆی و دەرەکی زیاتر هەیە، چکەوانەی کە تاوانی گەورەیان بەرامبەر کراوە لە کڕین و فرۆشتن. توانم بڵێم تا ئێستش لە دۆخێکی دەرونی خراپان کە ئەمەش پێویستی بە هاوکاری و بەدەمەوەچوونی زیاتر هەیە. لە هەمووی گرنگترەوە بوو کە ئەم تاوانە گەورەیە تاوانی نێودەوڵەتیە لەم ناوچەیە ئەنجام دراوە لە ڕێی دادگای تاوانی نێودەوڵەتی کە بە دادگای لاهای ناسراوە لێکۆڵینەوە لەم تاوانە بکرێ. ئەمەش تا ئێستا بەداخەوە بەوەی کەم تەرخەمی حکوومەت یاخود ئیرادە و ویستێک بۆ بەدەمەوە نەچوونی ئەو کەیسە تاکو دادگایەکی نێودەوڵەتی لەو ئاستا لە تاوانەکە بکۆڵێتەوە وای کردووە کە هێشتا برینی ئەو تاوانانە ساڕێژ نەبێ و ئەنجامدەرانی ئەو تاوانانە نەگەشت بن بە سزا. کاک سۆران لەبری بژانەوەی ژێرخانی ئابووری شنگال و باشکردنی بار و دۆخی دەرونی خەڵک لە شنگال دەبینن کە ململانەیەکی سیاسی گەورە لەسەر ئەو شارە دەکرێت. ئەمە زیانی چی بۆ شنگال هەوە؟ خۆی کاتێک کە باز لەوە دەکرێت چەکی پێویست نەبووە بۆ پارێزگاری لە ئێزیدیەکان لە شنگال، ئەمە ڕاست نییە، چونکە شەڕ نەکراوە لە شنگالە تاکو ئەو هێزەی لەوێ بووە بشکێ، بەڵکو ئەو هێزە هەڵهاتووە و تا ئێستش لێکۆڵینەوە لەوانەی کە هەڵهاتوون نەکراوە کە بوونە هۆکاری ئەوەی شنگال تەسلیم بکرێ. شنگال کە جینۆساید کراوە بەبێ بەرگری تەسلیم بە داعش کراوە. ئەمە جیاوازە لەوەی کە تۆ لە ڕووبەڕووبوونەوەی چەکداری لە شەڕێکی سەخت و قورسە شنگال پاشەکشە بکرێ و شنگال بکەوێتە دەستی داعش. و یەکێک لە هۆکارەکانی خێرا جینۆسایدکردنی ئێزیدیەکان لە شنگالە ئەوە بوو کە نەپارێزران و ئەو هێزانەی لەوێ بوون پێش خەڵک هەڵهاتن و خەڵک بە تەواوی کەوتە بندەستی داعش. بۆیە ئەوە ڕاست نییە. دوای ئەوەی کە ئێزیدیەکان نیگەرانن لەو هێزەی نەیپاراستون لەو لایەنەی کە باڵا دەست بۆتیایە و لە هەڵبژاردنەکانی عێراقا سوودمەندی سەرەکی بۆ لە دەنگی ئێزیدیەکان نیگەرانی دروست بوو و هێزی تر لە ناوچەکە دروست بوو و خەڵک ئێزیدیەکان ڕویان لەو هێزانە کرد و ئەمە وای کردووە ململانەی تند لەو ناوچەیە دروست بێت. لەسەر چی؟ لەسەر ئەوەی ئێستا ئێزیدیەکان بوون بە چەند بەشێکەوە و دابەش بوون بەسەر جگە لە یەکلایەنە کە پێشتر پارتی دیموکراتی کوردستان بووە. بۆیە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی کە ئەو ناوچەیە و ئەو دەنگانە و ئەو نفوزەی ئێزیدیەکانی لە دەست نەچێت قبولی هێزی تری نەکردو یاخود لەگەڵ هێزی ترا کەوتۆتە ململانێ بۆی لەو ناوچەیە دروست نەبێت. زۆر باشە. پێشتر جەنابەت لە ڕوونکردنەوەیەکدا یاخود لە لێدوانێکدا ئاماژەت بەوەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە لە بە جینۆساید ناساندنی کەیسی ئێزیدیەکان لە شنگال. ئێوە پێشتر ئیشێکتان کردبوو و لە دادگای لاهەی ئەم کەیسەتان جوڵاندبوو. بۆچی هەتا ئێستا ئەم کەیسە هەروەکو خۆی ماوەتەوە و دو هەنگاوەکانی بەچی گەیشتووە؟ لە ڕاستیە ئێمە پاش 37 ڕۆژ لە تاوانی جینۆسایدکردنی ئێزیدیەکان چوینە دادگای تاوانی نێودەوڵەتی لە لاهای و سکاڵامان تۆمار کرد
بە یەکەم سکاڵای وەرگیراوی تاوانی جینۆسایدی کورددانرێ ئەو سکاڵایی کە ئێمە بردمانە ئەوێ. ڕاستە عێراق ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی نییە، ئەمە ڕێگرە لەوەی کە ڕاستەوخۆ ئەم دادگایە دەست بە لێکۆڵینەوە لەو تاوانە بکەن و ئەو تاوانانەی تری کە جینۆسایدی گەلی کورد بۆ بە ناوی ئەنفال و کیمیاباران بەداخەوە لە قۆناغێکا بووە کە ئەم دادگایە دروست نەبووە. ئەم دادگایە دادگایەکی نوێ لە ساڵی 2001ەوە دروست دەبێ و لەو مێژووە بە دوا دەکۆڵێتەوە لەو تاوانە نێودەوڵەتیانەی کە لە هەر وڵاتێکا ڕووبەن دەبێ ئەو وڵاتە ئەندامی ئەم دادگایە بێ بۆی بتوانێت لێکۆڵینەوە لەو تاوانانە بکە. عێراق کە ئەندام نەبووە ڕێگر نەبوو لەوەی ئێمە نەتوانین ئەم کەیسە بەرینە پێش و پاش تۆمارکردنی سکاڵاکە بە ناوی منەوە نامەکانی دادگای تاوانی نێودەوڵەتی و پەیوەندی و ناردنی دۆکۆمنت و چوونیشاندی حکوومەت بۆ دادگاکە ئەوان گەیشتنە ئەوەی کە داواکاری گشتی خات و فاتوو بن سۆدا داواکاری گشتی دادگای تاوانی نێودەوڵەتی لە نامەیەکیا بۆ ئێمە کەلامانە دەڵێ بەڵێ تاوانی گەورەی جینۆساید و چەند تاوانێکی تری نێودەوڵەتی کۆمەڵکوژی و تاوانی جەنگ و دژ بە مرۆڤایەتی لەو ناوچەیە بەدەستی داعش بەرامبەر بە پێکهاتەیەکی ئاینی وەکو یەزیدیەکان کراوە. بەڵام ئەوان ڕێگایەکیان لە دوایین نامەیان بۆ ئێمە دیاری کردووە کە دەڵێن ئێمە لە ڕێی ئەنجامدەرانی تاوانەکەوە کە ئەنجامدەرانی تاوانەکە جەنگاوەرانی داعشن و هەڵگری ڕەگەزنامەی وڵاتی ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتین دەتوانین لەوێ بین ڕێگایەک بدۆزینەوە بۆ داخڵبوون بۆ لێکۆڵینەوە لەم تاوانە کە ئەمە بۆ گەلی کورد دەستکەوتی گەورە بوو. پارێزگاری نێودەوڵەتی و حیمایی دەولیە خستە سەرگەلی کورد و مافی سربەخۆبوون و سربەخۆیی وەردەگرت و دەبووە دەستکەوتێکی گەورە بۆ گەلی کورد. بەڵام بەداخەوە ئیرادەیەک هەیە نایەوێ ئەم کەیسە لێکۆڵینەوەی نێودەوڵەتی لەو دادگایە لێ بکرێ. هۆکارەکەی ئەوەیە کە بە ناوی منەوەیە و پێیان خۆش نییە چکەوان پێیان خۆشە بڵێن ئیسلامیەکان بەشێکن لەو تیرۆرە و تۆمەتمان بۆ دروستکەن ئەوان پێیان خۆش نییە پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی ئەم کەیسە بەرێتە دادگای تاوانی نێودەوڵەتی و بە ناوی ئەویشەوە بێت چکە دادگای تاوانی نێودەوڵەتی بە منیان وت تۆ دەبێ ژیانت پارێزراو بێ لەبەرەوەی ئەم کەیسە پەیوەستە بە تۆ بەبوونی تۆوە و دەبێ بیپارێزی خۆشت بپارێزی چونکە ئێمە لە عێراق ناتوانین تۆ بپارێزین لەبەرەوەی ئەم کەیسە هەتا ئەو کاتەی لێکۆڵینەوەی لێکرێ و دەگەیەنرێتە نەتیجە بە ناوی تۆوێ و دەبێ احتیفازی پێوە بکە. ئێمە مزایدەمان پێوە نەکردووە بەڵام دوای سێ ساڵ ناچارین بڵین بەداخەوە هێزێک لایەنێک لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگرە لەوەی ئەم کەیسە بە جینۆساید بناسیێنرێت لێکۆڵینەوەی لێ بکرێت بۆیە گۆڕە بە کۆمەڵەکانی وەکو پێویست نەپاراستوە بۆ ئەوەی بە شێوەی ستانداردی نێودەوڵەتی هەڵ بدرێتەوە و بکرێ بە بەڵگەی گەورەی ئەو تاوانانە. زۆر باشە کاک سۆران پرسیارێکی جددی هەیە کە بۆ چوونێکە باس لەوە دەکرێت کە دوا بە دوای مانگی ئەیلول دانیشتنی دادگای فیدراڵی عێراق تایبەت بە ئەوانەی کەم تەرخەم و تێوەگلاون لە تاوانی جینۆسایدکردنی کوردە یەزیدیەکانی شنگال بەشێکی لەوەی کە بەرپرسانی هەرێمی کوردستان دەکەوێت ئەوەیە کە هۆکارەکەی ئەوەیە لە ئێستادا هەوڵ دەدەن پرسی ریفراندۆم بێنە سەر ساحەی سیاسی و مزایدەی پێوە بکەن. بۆچوونی ئێوە لەسەر ئەم پرسە چییە؟ تێکەڵکردنی ئەم دوو دۆسیە چییە؟ من نازانم ئەم معلومەی بەڕێزت باسیەکەی تا چەند دروست وایە بەڵام ئەوەندە دەزانم عێراقیش پێی خۆش نییە ئەم تاوانە لە دادگایەکی وەکو لاهای لێکۆڵینەوەی لێ بکرێ بۆیە چاوەڕوانەکرێ خۆی دادگایەکی تایبەتمەند لە ئاستی عێراق دروست بکە بۆ لێکۆڵینەوە لەو تاوانە چونکە ئەو زانیوێتی کە ئێمە هەوڵمان هەیە بۆی عێراق بێ بە ئەندام بۆی عێراق لەم دادگایە تەنها ڕێبدا لێکۆڵینەوە لەم کەیسە بکرێ هەوڵمان هەبوو بۆی کە ئادمادینگ نوێنەری بانکیمۆن بۆ کاری جینۆساید هات من نامەیەکم پێدا یەکێک لە داواکانمەوە بوو کە ئەنجومەنی ئاساییش بڕیارێک لەمە بدا کە لە دادگایەکی تایبەتمەندی بۆ ئەنجام بدرێ چونکە ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا لە یاساکانی هەرێما تاوانی جینۆساید بوونی نییە و هیچ سزایەک لە بەرامبەریا لە هەرێمی کوردستان نییە. دادگای تاوانەکانی عێراقیش بۆ لێکۆڵینەوە لە سەرانی بەعز لە سەدام و ئەلی کیمیایی و ئەوانی دی ئەم دادگایەش بەڕاستی هەڵوەشایەوە بۆیە
ئەمەش بەشێکی ترە لە ململانیەکان لەگەڵ بەغدایە کە ئایا بەغدا بە ناوچەیەکی ناکۆکی لەسەری دەزانێ و دەیەوێ خۆی ئەو کەیسەیەک لای کاتەوە ئێمەش کوردانی ئێزیدی بە بەشێک لە خۆمان دەزانین و دەمانەوێ خۆمانم کەیسە بەرینە دادگایەکی نێودەوڵەتی چکە دادگای لاهای بە منیان وت ئەگەر لە ناوخۆی عێراق لە دادگایەکی لۆکاڵی دەستان بۆ ئەم کەیسە برد ئیتر مێنەوە بۆ لای ئێمەوە چاوەڕێ مەکەن ئەم کەیسە لە دادگای نێودەوڵەتی کاری لەسەر کرێ کەیسێک لە یەک دادگا جا نێودەوڵەتی بێ یان ناوخۆیی کاری لەسەرەکرێ بەڵام بەگشتی لێکۆڵینەوە لەم تاوانە من بە دووری دەزانم بکرێ هۆکارێکیش بۆ ڕێگری لێی ئەوەیە کە کەمتەرخەمەکان ئەو هێزەی لەوێ بووە نەکەوێتە بەر لێپرسینەوەی تند بەرپرسیاری ئەو تاوانە نەکەوێتە ئەستۆی کە بەهۆی نەپاراستنیانەوە ڕوویداوە. زۆر باشە کاک سۆران پارتی دموکراتی کوردستان کە تۆمەتباری سەرەکیە لە جێهێشتنی شنگال لەلایەن هێزەکانیەوە بۆچی ئەوەندە ململانێ و ڕکابەری هێزە کوردیەکانی دیکە دەکات لە شنگال و گرەوی دۆڕانی ئەو هێزانەی دیکە دەکات کە ئێستا خۆیان بە ڕزگارکەری بەشێک لە شنگال دەزانن بۆ ئەوەیە کە قەرەبووی ئەو نەپاراستنیان بۆ بکاتەوە چونکە بەڕاستی لە سەروبەندی ئەو تاوانە یەکەمین کاروانی فڕۆکە کە ئامادە کرا بۆ سەر چیای شنگال ئێمە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ بەڕێ سەرۆکی پەرلەمان و دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ کاک زیا بترۆس هەموو پێداویستیەکمان دابین کرد و بە فڕۆکە لەسەر چیای شنگالەوە بۆ مامبەردانەوە دواتر شاندێکی باڵا بە سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان لیژنەمانیەکانی پەرلەمان کە بەندەی تیا بوو چوینە ناوچەکە و چوینە هەموو ئەو جێگایانەی کە لەحزەی یەکەمی تاوانەکە بوو بەدەمیانەوە بووین هاوکاری مادیمان بۆ بردن پێداویستی ژیانمان بۆ بردن و زۆر لە نزیکەوە لەگەڵیانە دەدواین تەنانەت ئەو ڕۆژەی کە لە شێخان مەترسی ئەوە بوو شێخانیش بگیرێ لە لای شێخی ئێزیدیەکان لەوێ بووین دیارە پێش ئێمە ئەو کاتە کاک مەسعود چوو بوو بەردیان گرت بووە سەیارەکەی و زۆر تووڕە بوون و دەچوینە هەر جێگایە کە ئاوارە ئێزیدیەکانی لێبوو دەیانوت ئێمە پارەمان ناوێ ئێمە هیچ پێداویستیەکمان ناوێ چەکمان بنێ خۆمانە پارێزین چونکە ئەو هێزەی لێوە بوو ئێمەی نەپاراست خیانەتیان لێکردین هەر ئەو ڕۆژە پارێزگاری دوهۆک پێی وتی ئەمڕۆ 6 جار ترسی ئەوەمان هەبوو بینای پارێزگا بسووتێ هێندە ئێزیدیەکان تووڕەن و ئەم تووڕەیە هەتا ئێستش بەشێکی زۆری بەردەوامی هەیە چکە پێیان وایە نەپارێزراون ڕاستیان لەگەڵ نەکراوە و ناوچەکەیان تەسلیم کراوە لە پێناو وەرگرتنی چەک و لە پێناو دەنگدانەوەیەکی نێودەوڵەتی بۆ کارەساتەکە. بەڕێز سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان سوپاس کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لەگەڵمان بوو.